دوای ئەوەی کە زانیارمان پێگەشت لەلایەن بەڕەواتی ئاسایش سلێمانی بەشی دام و دەستگاوە کە دوکانی جلوبەرگ و کاری کڕین و فرۆشتنی خانووزەیەکە لە یەکە لە بازارەکانی سلێمانی لە ڕێگەی پێیجی ئۆنلاینەوە دەرمانی نایاسایە فرۆشەکە ئەو دەرمانانان لێرە دروستەکە. دوای ئەوەی ئێمە وەکو لیژنەوە بەشەکانی قایمقامی سلێمانی باوەکاری ئاسایش سلێمانی داوای دەرمانەکانمان کرد بە شێوەی دیلیڤەری وانێناین. دوای بەداوچوون بۆمان دەرکەوت کە لە دوکانی جلوبەرگ و لە نووسینگەکە دروستەکرێت بۆش لە ڕووی یاساییەوە ڕێگەپێدراونی و لە ڕووی تەندروستیشەوە نازانرێت سەرچاوی ئەو مادانەی کە بۆ دابەزانی کێش دروستەکرێت چییە. بۆیە بە فەرمانی جەنابی قایمقامی سلێمانی ئێمە هەر سێ شوێنەکە داخەین و ڕێکاری یاسایی بەرامبەر خاوەنەکەی گرینەبەر.